لە باشووری کوردستان بە هۆی نەبوونی دەرفەتی کار بۆ گەنجان تا دێت ڕێژەی بێکاری ڕوو لە بەرزبوونەوە دەکات. ئەوانەشی بیرۆکەی کارکردنیان هەیە بەهۆی هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەتەوە خەون و بیرۆکە بازرگانیەکانیان پشتگوێ دەخەن. بەشێکیش لە گەنجان پێیان وایە پێویستە گەنج ناومێد نەبێت لەو بیرۆکانەی کە هەیەی و چاوەڕێی حکوومەتیش نەکات. کۆمەڵێک گەنجی زۆرمان هەیە کە لە دوای ئەوەی زانکۆیان تەواو کردووەدانە مەزراون، بەڵام خاوەنی بیرۆکە و ئایدیای جوانن بۆ دەستپێکردنی کار و ئەشت و توانای ئەوشیان تێدایەکە لە داهاتوودا کاری خۆیان بەڕێوە بن، بەڵام تا ئێستا لەوانەیە پشتگیریی وانە و بێ لەلایەن حکوومەت و هەم ئەو کۆمپانیانەش کە خاوەنی داهاتن و بتوان پشتگیریان بکەن. زۆر کەسمانەیە فکری زۆر باشی هەیە، بەڵام ئازایەتێکی وای نییە لە ناخی خۆیان کە بەردەوام بێت لەسەر ئەو فکرێ و بیکا بە بزنسێ بۆ خۆی. زۆربەی کەسەکانمان لە قسەی کۆمەڵگا ئەترسێ، لە شکست ئەترسێ. ئەمە یەکێکە لە هەر هۆکارە سەرەکیەکان کە کۆمەڵێک گەنجمان هەیە کە بە بیرۆکەی زۆر باشیان هەیە، بەڵام تا ئێستا دەستیان پێ نەکردەوە. زۆرێک لە سنتەر و ڕێکخراوە ناحکومیەکان خولی پێگەیاندنی گەنجان و بیرۆکەی دۆزینەوەی کاریان پێدەدەن، بەڵام گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگەکان پێیان وایە زۆرێک لە گەنجان بیرۆکەیان هەیە، بەڵام گرفتەکە نەبوونی توانای داراییە بۆ جێبەجێکردنی بیرۆکەکانیان. بەشەی گشتی بەڵێ گەنجان ڕاستەکەن ئەو دەعمە مادی گەورە نییە. ئێمە بەپێک بە گوێری توانای خۆمان وەک من کە من ڕێکخەری کاروبارەکانی ئەم ڕێکخراوی زمانی ئازادی ئەمریکیم لە کوردستان و لە عێراق، من وەکو بەپێی قوتی خۆم هاوکار یعنی توانیمە ئەم ڕێکخراوانە بێنمە ئێرە وەرکشۆپ بکەین، لێرە بیرای دەستەمە کارەکانیان و دوای ئەوە ڕێکخراوی کەش من لەگەڵ ئەمانە دێتە ئێرە بۆی کە هاوکاری مادی بکە. بەپێی و هاوکاری مادی کە هەمان بوو هەرچەند توانیمە هەرچەند هەر ڕێژەی گەنجانی پێ بگرینەوە، خۆشحاڵە بین کە لە یەک گەنج و هەتا وەکو هەر ژمارەیەک بڕوات ئێمە خۆشحاڵ بین کە بتوانین گۆڕانکاریی بچووکیش بە دروستی بکەین. بە پێی ئامارەکانی دەستەی ئاماری هەرێم ڕێژەی بێکاری لە نێو گەنجاندا لە 14% تێپەڕاندووە و ڕێژەکەش لە نێو ڕەگەزی مێدا زیاترە. لە دوای ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی شکستێکی گەورەی ئابووری بووەتەوە و دەرفەتی کار بۆ هاوڵاتیان وەکو پێویست نەماوە. هاوڵاتیانیش ئۆباڵی ئەو شکستە دەخەنە ئەستۆی ئەوانەی وڵات بەڕێوە دەبەن و نەیانتوانیوە سیاسەتێکی ئابووری سەرکەوتوو دابڕێژن.